ڕێز و سڵاو بینەران و گەگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆڵمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆی ڕۆژی چوارشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست بێت. ئاگربەستی نێوان ڕۆژاوای کوردستان و حکوومەتی کاتی سووریا. نامەی 12 بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام لە زیندانی قزل حەساری کەرەج. یان بەخەتکردنی لانی کەم 400 هاوڵاتی لە خۆپیشاندانەکانی شاری مەشهەد. یان لە دەستدانی 3 خوێندکار لە شارەکانی تاران و مەشهەد. و جێگیرکردنی هێزەکانی حەشتی شەعبی لە سنوورەکانی عێراق و سووریا. ئاگربەستی نێوان ڕۆژاوای کوردستان و حکوومەتی کاتی سووریا. بە پێی دوایین راپۆرتەکان لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و چەکدارانی حکوومەتدا بە مەبەستی واژۆکرانی ڕێکەوتن نامەیەک ئاگربەست ڕاگەیەندراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بە پێی ڕێکەوتنانە هێزەکانی ئەرتەشی سووریا بەگشتی مافی چوونیان بۆ ناو شارەکانی قامیشلۆ و حەسەکەیان نییە. هەروەها لە بەردەوامیدا باز لەوە کراوە کە ئەمنیەتی ناوچەک و نشینەکانی ڕۆژاوای کوردستان لەلایەن هێزە خۆجیەکانەوە دابین دەکرێت تاوەکو بنەمای کۆمەڵگای کوردی بپارێزرێت. هەروەها ئاماژە بەوە کراوە کە مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک ئوستانداری شاری حەسەکە و جێگری وەزارەتی پاراستنی سووریا دەستنیشان دەکات. هاوکاتیش جەخت لەسەرەوە کراوەتەوە کە هەموو ڕێکخراوەکانی ڕۆژئاوای کوردستان سەرڕای پاراستنی بنەماکانیان بە فەرمی دەناسرێن و هەموو مافەکانی نەتەوەی کورد وەکو زمان، کلتور و هاوڵاتی بوونیان بە فەرمی یاسایی قبوڵ دەکرێن. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا زیاتر لە 75% ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەلایەن چەکدارانی سەر بە حکوومەتەوە داگیرکراوە و بەهۆی هێرشەکانیانەوە زیانێکی زۆری مادی و گیانیش بەر خەڵکی مەدەنی کەوتووە. نامەی 12 بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام لە زیندانی قزل حەساری کەرەج. لە ڕۆژانی ڕابردوودا 12 بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام و ڕاگیراو لە زیندانی قزل حەساری کەرەج لە نامەیەکدا بە توندی دانی سەرکوتی دڕندانی خەڵکی ناڕازی لە خۆپیشاندانەکانیان کرد. بە پێی راپۆرتەکان لە نامەکەدا ئاماژە بۆ کراوە کە سەرکوتی خەڵکی ناڕازی نەک تەنیا ئیرادە و ئامانجەکانیان تێکنادات، بەڵکو بە ئاگاهی و بەرپرسیارەتێکی زۆرەوە دژ بە دەسەڵاتی جنایەتکاری ڕژێمی کۆماری ئیسلامی خەبات دەکەن. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە ئەمڕۆ زیاتر لە هەموو ڕۆژێکی دیکە لە ئازادی خەڵکی ستەملێکراو لە ئێران نزیک بووینەتەوە و پێویستە تاوانبارانی دژ بە خەڵک و بە توندی سزا بدرێن. گیانبەخەتکردنی لانیکەم 400 هاوڵاتی لە خۆپیشاندانەکانی شاری مەشهەد. بە پێی ئەمارە فەرمیەکان 400 هاوڵاتی و بەشداربووی ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە شاری مەشهەد بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم گیانیان بەخت کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئاماری گیان بەختکردوانی ناڕزایەتیەکانی ئەو شارە سەرەتا لەلایەن کەناڵەکانی سەر بە ڕژێمەوە بڵاو کرانەوە، بەڵام دواتر نەک تەنیا لەلایەن بەرپرسانی ڕژێمەوە ئەو ئامارە ڕەت کرایەوە، بەڵکو جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە زۆر بە ئەو کەسانە کە گیانیان لەدەستداوە تێکدەرانی کۆمەڵگا بوون. شانی باسە بەهۆی بەردەوامی داخرانی هێڵی ئینتەرنێتی جیهانی لە ئێران و کوردستانیش هێشتا ئاماری گیان لە دەستدانی ناڕازیان پشتڕاست نەکراوەتەوە و بە دروستی ڕێژەی توندوتیژیەکانی کۆماری ئیسلامی دژ بە خەڵک ڕوون نەکراوەتەوە. گیان لە دەستدانی 3 خوێندکار لە شارەکانی تاران و مەشهەد. بە پێی راپۆرتەکان لە ناڕزایەتیەکانی خەڵک لە تاران و مەشهەد 3 خوێندکار بە ناوەکانی ئەمیر عەلی زارعی، عەلی ڕەزا ڕەفیعی راد و عەلی زەنگەنە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی گیانیان لەدەستداوە. بە پێی راپۆرتەکان ئەو 3 خوێندکارە بەهۆی بەشداریان لە خۆپیشاندانەکانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی بوون بە ئامانجی سەرکوتگەرانی ڕژێم و پاشان بەهۆی سەختی برینەکانیان گیانیان لەدەستداوە. شانی باسە ناسناوی ئەو 3 گیان بەخت کردووە پاش زیاتر لە 1 هەفتە بڵاو کراوەتەوە و تەرمەکانیان بە مەرجی پەرداختی بڕێکی زۆر پارە لەلایەن بنەماڵەکانیانەوە ڕادەستیان کراوە. شەپۆلی نوێی دەست بە سەرکرانی هاوڵاتیانی بەهایی لە ئێران. بە پێی دوایین راپۆرتەکان سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 13 ڕۆژ لە داخستنی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران بەدەیان هاوڵاتی بەهایی لە شارە جیاوازەکانی ئێران دەست بەسەر کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە 5 شارومەندی بەهایی لە شارەکانی مەشهەد، کرمان، کەرەج، ئیسفەهان و یەزد لەلایەن هێزەکانی داری دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانیان و
و ئەو تۆمەتانەش کە خراونەتە پاڵیان زانیاریەک لەبەردەستدا نییە. ئەوە لە کاتێکدایە کە وەزارەتی ئیتلاعاتی ڕژێم ڕۆژی شەممە 27 بەفرانباری ئەمساڵ ڕایگەیاندووە کە تۆڕێکی 32 کەسی سی خوڕی بەهائیەکانیان لە ئێران دەست بەسەر کردووە و شایانی باسە لە ساڵانی ڕابردووشدا کۆماری ئیسلامی بە توندی سەرکوتی کەمینە ئاینیەکانی لە ئێران کردووە و تەنانەت گوشارێکی توندی ئەمنی خستۆتە سەریشیان. داخوازی بە تیرۆریست ناساندنی سپای پاسداران لەلایەن پەرلەمانی بەریتانیاوە. ڕۆژی ڕابردوو پەرلەمانی بەریتانیا لە کۆبوونەوەیەکدا بە بەشداری جێگری وەزیری دەرەوەی وڵاتە سەبارەت بە ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران وتوێژێکی درێژماوەیان بەڕێوە برد. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەندامانی پەرلەمانی بەریتانیا سەرڕای بە توندی ئیدانەکردنی سەرکوتی دڕندانی خەڵکی ناڕازی لە ئێران ئاماژەیان بەوە کرد کە ڕژێمی جنایەتکاری کۆماری ئیسلامی لە درێژەی حاکمیەتیدا هەموو کات بە مەبەستی بەردەوامیدان بەدەسەڵاتەکەی پەنای بۆ کردەوەی دژە مرۆڤانە بردووە و ڕاستەوخۆ سپای پاسداران دەستی لە جەنایەتەکاندا بووە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە سپای پاسداران بەهۆی ئەنجامدانی ئەو کۆمەڵکوژی و جەنایەتە لەلایەن وڵاتانی دیکۆ بخرێتە نێو لیستی تیرۆرە و گوشارێکی زۆر بخرێتە سەر کۆماری ئیسلامی. دوایین هەواڵ جێگیرکردنی هێزەکانی حەشدی شەعبی لە سنوورەکانی عێراق و سووریا. ڕۆژی ڕابردوو بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەکە هێزەکانی حەشدی شەعبی بە بڕیاری دەوڵەتی عێراق لە سنوورەکانی عێراق و سووریا جێگیر کران. بە پێی دوایین راپۆرتەکان هێزەکانی ئەو گروپە چەکدارە لە ناوچە سنووریەکانی عێراق هاوکات لەگەڵ هێزەکانی پارێزراوانی سنووری عێراق لە هەوڵی وەدەزێنانی دوایین زانیاریەکان سەبارەت بە چەکدارانی سەر بە حکوومەتی سووریا لە ئەو پەڕی سنوورەکان و هەروەها ڕێگری لە هاتنی گرژی ئاڵۆزیەکانی سووریا بۆ ناو خاکی عێراقیانداوە. شایانی باسە لە مانگەکانی ڕابردوودا بەهۆی گوشارەکانی ئەمریکا و وڵاتانی دیکە بڕیاروا بوو ئەو گروپە چەکداریە چەک بکرێن، بەڵام بەهۆی بەکردەوە دەرنەهاتنی پێشنیارەکانی ئەمریکا ڕۆژانە گوشارەکان بۆ سەر دەوڵەتی عێراق زیاتر دەبێتەوە. بینەران و گوێگرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و سادەی خۆش بۆ